بەڕێزان زۆر بەخێر بێن بەنەوەی ئەنجومەنی وەزیرانی کوردستانەوە بە خێراتنێکی گەرمی وەزیرە بەڕێزەکان و پەرلەمانتارە بەڕێزەکانی کوردستان لە بەغدا دەکەین. زۆر بەخێر بێن، سپاسی ئامادەبوونتان دەکەین و خەڵکیش چاوەڕوانی ئەنجامی ئەم کۆبوونەوەمان لێ دەکا. هیوادارم بتوانین پەنجە بخەینە سەر هەموو ئەو کێشە و گرفتانەی کە ئێستا هەن و خەڵک چاوەڕوانی چارەسەری ئەو گرفتانە دەکات لە ئێمە و بیربووچوونەکانی ئەم کۆبوونەوەیە. من دەمەوێت لە سەرەتاوە باسیەوە بکەم کە هۆکاری ئەم کۆبوونەوەیە ئەوە بووە ئێمە هەندێک لەو کێشانەی کە هەن لە بینی بەغدا و هەولێر و لە ماوەی ساڵانی ڕابردوو چەندین جار هەوڵی جددی دراوە لە ناردنی شاندی هەرێم بۆ بەغدا لەسەر ڕاستی سیاسی، لەسەر ڕاستی ئیداری، لەسەر ڕاستی هونەری و تەکنیکی و یاسایی بە هەموو جۆرێک هەوڵی جددیمانداوە بۆ چارەسەرکردنی کێشە و گرفتەکانی نێوان بەغدا و هەولێر و زۆر جاریش گەیشتوونەتە ئەنجام بە حساب ڕێکەوتن تێگەیشتن کراوە، بەڵام هەمیشە بەداخەوە پاشەکشە لەو ڕێکەوتنانە کراوە و لە ئەنجامدا پێشێلی مافی دەستوری و بە تایبەتی شایستە دەرایەکانی خەڵکی یاریمی کوردستان کراوە. شاندەکانی هەرێم نەوەستان بەردەوام بوون، دەهاتنە بەغدا، لەوێ لەگەڵ لایەنی پەیوەنددار قسەیان دەکرد و زۆر جاریش لە خزمەتی ئێوەی بەڕێزیش دەبوون و بە هاوەهەنگی و هاوکاری هەم وەزیرە بەڕێزەکان هەم پەرلەمانتارە بەڕێزەکان کاری زۆر کراوە لە بەغدا. من ناڵێم هیچ نەکراوە، من دەستخۆشی لە ئێوەی بەڕێزیش دەکەم لە هەڵوێستەکانتان، لە ماندووبوونتان، لە خەمخۆریتان و ئەمەش چاوەڕوان دەکرێت نوێنەرانی خەڵکی کوردستان لە بەغدا پێویستە بەجیا لە پرۆژەی سیاسی یان بەرژەوەندی حزبی لەسەر ئاستی نیشتیمانی هەڵوێست وەربگرن و ئەم یەکڕێزی و یەک هەڵوێستی لایەنە سیاسەکانی کوردستان لە بەغدا تەنیا ڕێگەیە کە ئێمە بتوانین وا بکەین هەموو مەفەکانی خەڵکی کوردستان بەدەست بێن و ئەو گرفتانێکە هەن ئەوانەش چارەسەر بکرێن. من خوازیاریەوە بووم کە هەموو سەرۆکی کوتلەکان بەشداری بکەن، حزب و لایەنە سیاسیەکانی تریش بەشدار بن، هەرچەندە پێشتر وا تێگەیشتین کە دێن چکان بابەتە پەیوەندی بە کاروباری حزبیەوە نییە، مەسەلە بەرژەوەندی خەڵکە، بەڵام بەداخەوە هەموو ئامادە نەبوون کە بەشداری ئەم کۆبوونەوەیە بکەن. هیوادارم هەست بەوە بکەن کە ئەم بەرپرسیارەتیەکی مێژوویی نیشتیمانی هەر هەمومانە و بەشداری نەکردن لەم جۆرە کۆبوونەوانە خزمەتی هیچ لایەنێک و هیچ ئەجەندایەکی سیاسی و حزبی بۆ هیچ کەسێک ناکە و ئەکەونە بەر دادگای ویژدانی خەڵکی کوردستان و خۆیان. بۆیە من داواکارم هەمومان لەم کۆبوونەوەیە بە ڕوحیەتێک بچینە ناو بابەتەکانەوە کە بەرژەوەندی باڵای خەڵکی کوردستانمان لەبەرچاو بێت. ئێمە هەر هەمومان موچەخۆرمان هەیە، هەر هەمومان فەرمانبەری ئیداریمان هەیە، پێشمەرگەمان هەیە و ئینتیمای سیاسی حزبە سیاسیەکان نابێ ڕێگر بێت لەوەی کە هەر هەمووتان نوێنەرایەتی هەموو کوردستان بکەن. بۆیە خەڵک چاوی لەوەیە کە ئێوە چ لە ئاستی ئیداری و وەزارەتە بن، چ لە ئاستی سەرۆکی کوتلە و پەرلەمانە بن، ئەبێ وا بیر بکەنەوە نوێنەری هەموو خەڵکی کوردستانن. کەواتەوە سێ ئەرکی گرنگتان لەسەر شانە، چ وەزیر چ پەرلەمانتار. یەکێک کاری پیشەی خۆتانە کە لە ئاستی وەزارەت و پەرلەمانە بێ ئەم کارە پیشەی خۆتان جێبەجێ بکەن. دوو، هەر یەکێکتان سەر بە لایەنێکی سیاسیە و بێگومان بەرژەوەندی لایەنە سیاسی خۆشتان لەبەرچاو دەگرن، بەڵام ئەرکی هەرە گەورەتان ئەرکی نیشتیمان پەروەریە. ئێوە نوێنەری خەڵکی کوردستانە، سەر بە هەر حزبێک بن، لە هەر پۆستێک بن، نوێنەری خەڵکی کوردستانن و یەکەم ئەرکی ئێوە بەڕای ئێمە و بەڕای هەموو خەڵکی کوردستانیش ئەوەیە کە بەرگری لە بەرژەوەندی خەڵکی کوردستان بکرێت. کارەکانی خۆتان بکەن، بەڵام لە هەمان کاتدا ئەبێ بە هەموو شێوەیەکیش بەرگری لە ماف و
بڵێم شایستەدارەکانی خەڵکی کوردستان بکەن یانیش کە بەداخەوە ئەم بابەتە بووەتە بابەتی سەرەکی گفتوگۆکانەگینا ئێمە چەندین خاڵی تر هەیە کە ئەبێ داکۆکی لەسەر بکەین مادەی 140 هێشتا جێبەجێ نەکراوە بابەتی ناوچەکانی دابڕێنراو لە هەرێمی کوردستان چارەسەر نەکراوە بابەتی پێشمەرگە هێشتا وەکو پێویست چارەسەر نەکراوە بابەتی ئەو تعویزاتانەی کە دەبوایە بە قەرەبووی بە قوربانیانی ئەنفال و قوربانیانی ڕژێمی پێشووتر بدرێ خاپۆرکردنی 4500 گوندی ئێمە ئەمە هەمووی لەبیر چووتەوە ناکرێ ئێمە هەموو کێشەی خۆمان بین قورح بکەینەوە تەنیا لە بابەتی موچەدا ئەمەش بەداخەوە بەڵام بەغدا بە سیاسەتێکی سەرکەوتوانە توانیویەتی کێشەکانی ئێمە بچوو بکاتەوە لە قەوارەیەکی زۆر بچووکدا سەرقاڵمان کا بەوەی کە مانگانە ئایا موچەی خەڵکی کوردستان دەدرێ یان نادرێ ئەی ئەو هەموو شتەکانی ترچی بوو ئەم هەموو قوربانیەی لە ساڵانی ڕابردوو بە دەیان ساڵ لە نزیکەی 100 ساڵە کوردستان قوربانی دەدا تەنیا لە پێناوی موچە بووە یانیش لە پێناوی پێناسە و خاک و نیشتیمان و ئازادی و یەکسانی بووە بۆیە ئەم کۆبوونەوەی ئێمە گرنگە من مەبەستم تەوەرەکان دیاری کراون دواتر برادران باسی دەکەن بەڵام ئەوەی گرنگە لێرە باسی بکەین ئەگەر ئێمە یەک هەڵوێست بین و بەغدا هەست بەوە بکە کە کوردستان جددیە لەوەی کە پێداگیری لەسەر مافە دەستوریەکانی خۆی دەکا پێداگیری لەسەر شایستەدارەکانی خەڵکی کوردستان دەکا پێداگیری لەسەر مافی تاکەتاکی خەڵکی کوردستان دەکا من باوەڕ ناکەم بەغدا نە ئەو هێزەی هەبێ نە ئەو نیەتەشی هەبێ بتوانێت پەراوێزی خەڵکی کوردستان بکە و ئەم داواکاریانی کوردستان بەنادیدە بگیرێت بەڵام ئەگەر ئێمە خۆمان ئامادە نەبین و بەغدا ببینێ ڕۆناکی هەیە لەوەی کە دەتوانێت یاری بە چارەنووسی خەڵکی ئێمە بکە بەوەی کە ئێمە یەکدەست و یەک ڕێز و یەک هەڵوێست نین ئەو وەختە گلەیەکە بەشێکی بۆ خۆمان دەگەڕێتەوە نیەتی ئەوان هەر چۆرێک بێ ئێمە نابێ بکەوینە ژێر کاریگەری سیاسەتێکی چەوت کە وا بکەن قەواری هەرێمی کوردستان بچوو بکەنەوە یانیش مافەکانی خەڵکی کوردستان پێشێر بکەن بۆیە بە تەرکیزی ئێمە لەسەرەوە بێ کە ئێمە چۆن بتوانین وا بکەین ڕێز بۆ خەڵکی کوردستان بگەڕێتەوە قەوارەی هەرێمی کوردستان وەکو قەوارەیەکی دەستوری ڕێزی لێ بگیرێ ئەو تەعاملەی کە ئێستا بەغدا لەگەڵ هەرێمی کوردستان دەکا تەعاملی فدرالیزم نییە تەعاملی فدرالیەت نییە تەعاملی کیانێکی فدرالی نییە لەگەڵ پارێزگایەکیش بەو شێوەیە تەعامل ناکە دەکرێت دواتر بچینە سەر ناوەڕۆک و وردەکاریەکان کە بۆ ئێمە گەیشتوونێتە ئەو قەناعەتەی کە ئەو ڕەفتارەی بەغدا ئێستا لەگەڵ هەرێمی کوردستان دەکا ڕەفتارێکی ستەمکارانەیە نادادپەروەرانەیە و قبولکراویش نییە ئێمە ئەبێ ئەم پەیوەندیە ڕاست بکەینەوە دەستورێکمان هەیە بە پابەندی دەستور بی زۆر جار بەغدا پەنا دەباتە بەر دادگای فدرالی بە حساب بڕیاری دادگای فدرالی ڕێگرە لەوەی کە هەندێک هەنگاو لەگەڵ هەرێم کوردستان بێنە پێشەوە بەڵام دیتمان کە تەعاملکردن لەگەڵ دادگای فدرالیش بە میزاجە کەی لە بەرژەوەندی ئەوان بڕیارێکی دابێ هەمیشە پەنام بۆ بردووە کەی دادگای فدرالی بڕیارێکی لە بەرژەوەندی خەڵکی کوردستان دابێ پەراوێزیان خستووە گوێشیان نەداوەتی ئێستا ئێمە دەمانەوێ بەڕاستی ساڵی 2005 وا بکەین خەڵکی ئێمە لەو قەلەقە نەفسیە دەربێت خەڵکی ئێمە مستحقی ئەوە نییە بەو شێوەیە تەعاملی لەگەڵ بکرێت و خەڵکی کوردستان مستحقی ئەوەیە ڕێز لە خەبات و قوربانیدانی بگیرە وەکو هەموو خەڵکی تری عێراق ئێمە داوای یەکسانی دەکەین داوای مافە دەستوریەکانی خۆمان دەکەین و داوا دەکەین چ لە ئاستی ئیداری چ لە ئاستی تەشریعی بە هەموو جۆرێک هەمومان هەموو جهود و هەوڵ و تەقەڵەی خۆمان بخەینە گەڕ بۆ ئەوەی بتوانین ئەم کێشە و گرفتانێک کە هەن ڕاستیان بکەینەوە و ئیتر پەیوەندیەکی تەندروست بینی بەغدا و هەولێر دروست بکرێت جارێکی تر من سوپاسی ئامادەبوونی هەموو لایەکتان دەکەم بێگومان قسایەک جار زۆرە دواتر ئێمە دەینە سەر قسەکانیش لە تەوارەکان باسی دەکەین
بەڵام هەرویستم وەکو پێشەیەکیەک ئەم قسانە هەبوو کە داوەتان لێ بکەم و چاوەڕێی ئەوەش دەکەین بەیەکەوە بتوانین ئینشاءڵڵا ئەنجامی باش لەم کۆبوونەوەیە پەیدا بکەین و دواتر ئەنجامی گفتوگۆکانی ئێمە لە ڕووی عەمەلیشەوە لەگەڵ بەغدا وا بکە کە لە بەرژەوەندی هەموو خەڵکی کوردستاندا بێت کە بێگومان من دڵنیام ئەمە لە بەرژەوەندی عێراقیشدا دەبێت ئەگەر کێشە و گرفتی بینی بەغدا و هەولێر چارەسەر بکرێت. جارێکی تر دەست خۆشتان لێ دەکەم، زۆر زۆر بەخێر بێن.